ساڵێک لەمەوبەر و لە یادی بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵای کوردستان لە بەردەم ئەم ئارێژگایە چەند باڵۆنێک خەریک بوو کارە ساتێک دروست بکات. ئەوان بەهۆی ئەوەی کە یادی ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان دەکەنەوە چەند باڵۆنیان دانابوو، بەڵام باڵۆنەکان تەقین و بەڵام هیچ کەسێک نە لە نێو ئارێژگاکە نە لە دەروی ئارێژگاکە بریندار نەبوو، زیانیش پێ نەگەیشتەوەی هەبوو تەنها زیانی مادی بوو. جا لەسەر بابەتە ساڵی ڕابردوو بەرگری شارستانی ئاماژەی بۆدا کە ئەم باڵۆنانە بە شێوازێکی نایاسایی و بە گازێکی نایاسایی پڕکراونەتەوە چەند کەسێکیان دەستگیر کردووە. لەسەر بابەتە جا ئەم ساڵ هاتوومەتە ئارێژگا دەمەوێت قسە لەگەڵ HR ئەم ئارێژگا بکەم بزانم ئەم ساڵ لە بەرامبەر بە ساڵی ڕابردوو چیان کردو و بەنیازن چی بکەن لە بریەوە. نماخان سڵاوت لێبێت، سڵاوێکی کوردانە ڕۆژی ئاڵایە. دەمێت باسی ئەوە بکەم لە ساڵی ڕابردوو لێرە باڵۆنتان دانابوو لە ڕۆژی ئاڵا. ئەم ساڵ چیتان کردووە؟ بردووکەوە چەند باڵۆنێکمان دانابوو و ئێمە ئاڵای کوردستانمان بە خەریتەی کوردستان دروست کردووە وەکو سیکەر لە پشتی مۆبایلەکان دەدەین کە بەم شێوازەیە و کە سەروسی 100 دانەیە و لە هەمان کاتدا کە وەکو ئاماژەیەک لێرەدا بەکارمان هێناوە دوو کۆد و یەکسانە بە یەک کە کوردستان وڵاتێکە و نابێت بە چوار و لە هەمان کاتدا جیاوازەی ئەم ساڵ کە ئێمە وەکو ئارێژگای دانێ لا VIP سەردانی چەند قوتابخانەیەک ئەەکەین و نەخشی ئاڵای کوردستان نەخشی ئاڵای کوردستان لەسەر ڕوخساری مناڵەکان دروستەکەین وەروە ئەم ستیکەرانەش ئەبەخشین بە مامۆستایەکان. یعنی لەسەر ڕوخساری قوتابیان و منداڵان ستیکەری ئاڵای کوردستان دروست دەکەن؟ بەڵێ. باشە ئەگەر منداڵێک بەلەون دروستیە بەڕەنگ بەڵێ باشە نماخانایەگە ئێستا منداڵێک بەبەردەم ساڵۆنەکەدا بێت و حەز بکات ئاڵای کوردستانی بۆ دروستکەن لێرەش بۆی دروست دەکەن؟ بەڵێ ئاسایە لە هەموو شوێنەکە مناڵێک ببینین بۆی دروست دەکەین. زۆر باشە. ئێوە چۆکار چییە کە واتان ینی ڕۆژی ئاڵای کوردستان وا بەرز ڕادەگرن وڵاتام گرنگە؟ ئاڵای کوردستان لە لای هەموو کوردێک دەبێت گرنگ بێت چونکە ئەوە ڕەمزی کوردایەتیە، ڕەمزی نیشتیمانە، بەدەیان شەهیدمان خۆیان شەهید کردووە لە پێناوخاکی پیرۆزی کوردستان و ئێمەش ئەبێت ئەو ڕۆژە بە تەواتی لەبەرچاو بگرینەوە بتوانین چاڵاکی جیاواز ئەنجام بدەین. ساڵانەش لە نێو ئارێژگاکە یادی ڕۆژی ئاڵای کوردستان هەموو ساڵێک هەموو بۆنەیەک هەموو ساڵێک دەکەینەوە، بەڵام ئەم ساڵ بە شێوازێکی جیاوازتر و کاملی سافی دانێ لە VIPش ئەم سیکەریان بەکارهێناوە. زۆر باشە. نماخان سپاس دەکەم، دەست خۆش بێت. ئەمە قسەی HR ئارێژگاکەیەوە بازەوە دەکاتن ئەوان جیا لە ساڵی ڕابردوو کە لێرە باڵۆنیان دانابوو ئەم ساڵ ستیکەریان دروست کردو دێبەخشنەوە بەسەر چەند قوتابیەک و سەردانی چەند قوتابخانەیەک دەکەن و ئاڵای کوردستانیش لەسەر ڕوخساری منداڵان دروست دەکەن بۆی منداڵان لە ئێستاوە ئاڵای کوردستانیان خۆش